ڕاگەیاندنی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە بۆ هاوپشتی لەگەڵ بنەماڵەی ژینە ئەمینی. هێزە ئەمنیەتیەکانی حکوومەتی ئیسلامی گوشارێکی قورسیان خستووەتە سەر بنەماڵەی گیانبەختکردووانی ناڕزایەتیەکانی ئەم دوو مانگەی دوایی و هەروەها بنەماڵەی زیندانیانی سیاسی. ڕۆژی چوارشەممە 4 ڕۆژ بەسەر کوژرانی ژینە ئەمینیدا تێپەڕ دەبێت. هێزە دەسەڵاتیەکان گوشارێکی قورسیان خستووەتە سەر بنەماڵەی دڵسۆزی ژینە تا لەگەڵ دەنگ و ڕەنگی ڕژیمدا وتوێژ بکەن و ئەوەی کە مەئمورە ئەمنیەتیەکان دیکتەی دەکەن بڵێنەوە. بنەماڵێ بەڕێزی ژینە نەچوونەتە ژێرباری ئەو گوشارانە و بەردەوام خوازیاری ڕوونبوونەوەی وردەکاری کوژرانی کچەکەیانن. بۆ بنەماڵێ گیانبەختکردووان خەمی لە دەستانی ئازیزانیان ڕۆژانە نوێتر و بەسوێتر دەبێتەوە. یەکەم شەو کە ئەسپەردەی خاک دەکرێن و ئیتر بۆ هەمیشە ناگەڕێنەوە بۆ ماڵ و 3 ڕۆژی یەکەم هەفتە و مانگی یەکەم 4 ڕۆژەی گیانبەختکردنی ئازیزانیان ساڵ یادەکەی ڕۆژی لەدایکبوونی، ڕۆژی مردنی، ئەو ڕۆژەی کە بۆ ئاخرین جار لەسەر سفرە لەگەڵیان بووە، بیرەوەریەکانی ئەو فیلمانەی کە بە یەکەوە چاویان لێکردوون، بیرەوەری ئەو خۆراکانەی کە پێخۆش بووە بە یەکەوە خواردویانە، گاڵتە و شۆخیەکانی پێکەنین و گریانەکانی هەر کامە و بوونەتە بۆنەیەک بۆ وەبیرهاتنەوەی بیرەوەری ئازیزانی لەدەستچوو. چوارشەممەی ئەم هەفتەیە کە 4 ڕۆژ بەسەر گیانبەختکردنی ژینەدا تێپەڕ دەبێت لە زومرەی ئەو بۆنانەیە. دۆستان و هاوڕێکانی ژینە، خەڵکی سەقز و کوردستان، خەڵکی ئێران لەم ڕۆژانەدا جارێکی تر قینی و تووڕەیی خۆیان لە حکوومەتی ئیسلامی و هاودەرتی خۆیان لەگەڵ بنەماڵەی سەرجەم گیانبەختکردووانی ڕێگەی ئازادی و بەرابەری دەردەبڕن. ڕژیمیش نیگەران لە پەرەسەندنی ناڕزایەتیەکان لە ڕۆژی چوارشەممەدا ژمارەیەکی زیاتری دەست بەسەر و یان هەڕەشەی گرتنی لێکردوون. کوژرانی ژینە لەلایەن حکوومەتەوە قین و تووڕەی خەڵکی وەگیان هاتووی لە کۆماری ئیسلامی کردووەتە یەکێک لە گەورەترین و درێژماوەترین ناڕزایەتی دەربڕینەکان دژ بە کۆماری ئیسلامی. بە ملیۆن کەس لە نێوخۆ و دەرەوەی وڵات هاتوونەتە سەر شەقام و خوازیاری دادگای کرانی جەنایەتکارانی کۆماری ئیسلامی هەڵوەشانەوەی خێرای یاسا ئیسلامیەکان و ڕووخانی کۆماری ئیسلامی بوون. ڕژیم 4 ڕۆژ دەرفەتی هەبوو تا بەڵگەی داواکراو لەلایەن بنەماڵەی ژینە ئەمینیەوە سەبارەت بە شێوازی کوژرانی ژینە بداتە بنەماڵەکەی. بەڵام تا ئێستا ئەم کارەی نەکردووە و بە جێگای ئەوە کۆمەڵێک سناریۆی دروستکراوی درۆینەیان بڵاو کردوێتەوە. کۆمەڵە جارێکی تر هاوخەمی خۆی لەگەڵ بنەماڵەی بەڕێزی ژینە لەگەڵ خەڵکی تێکۆشەری شاری سەقز و سەرجەم کوردستان دەردەبڕێ و خۆی لە پاڵ ئەواندا دەبینێ. ئێمە داکۆکی لە داخوازیەکانی بنەماڵەی ژینە و سەرجەم گیانبەختکردووانی دوومانگی ڕابردوو دەکەین بۆ ڕۆشنبوونەوەی پەروەندەی قەتڵە حکوومەتیەکان. خەڵکی تێکۆشەری کوردستان ڕۆژی چوارشەممە شان بەشانی یەکتر و لە یەک ڕێزدا یەکگرتووانە جنایەتەکانی ڕژیمی ئیسلامی لە کوردستان و ئێران مەحکوم دەکەین و هاوخەمی خۆمان لەگەڵ بنەماڵەی گیانبەختکردووان و زیندانیانی سیاسی ڕادەگەینین. ئێمە دڵنیاین خەباتێکە بەهۆی قەتڵی حکوومەتی ژینە ئەمینیەوە لە ئاستی کوردستان، ئێران و جیهاندا لە دژی کۆماری ئیسلامی کەوتووەتە ڕێ تا ڕووخاندنی ڕژیمی ئیسلامی و دەستەبەربوونی ئازادی و دادپەروەری درێژێ دەبێت. کۆمیتەی ناوەندی کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حەزبی کۆمۆنیستی ئێران سێشەممە 3 مانگی خەزەڵوەری ساڵی 1401 هەتاوی.